28 گەلاوێژ خومینی جەلاد فەرمانی جیهادی لە دژی خەڵکی کوردستان ڕاگەیاند. ئەوەی گوێبیستە بن بابەتێکە لە ژێرناوی 28 گەلاوێژ ساڵ ڕۆژی فەرمانی جیهادی خومینی لە دژی خەڵکی کوردستان دەوری کۆمەڵە و ئەزموونەکانی. ساڵ ڕۆژی هێرشی ساڵی 1358 ڕژیم بۆ سەر کوردستان ئەمساڵ لە کاتێکدایە کە لە سەروبەندی ساڵیادی دەستپێکی شۆڕشێژی نادەین. شۆڕشێک کە چەخماخەکەی لە کوردستانەوە بە دروشمی ژن ژیان ئازادی لێدرا. شۆڕشێک کە بۆ بیرهێنەرەوەی خۆڕاگریەکی سەرفرازانەیە کە 46 ساڵ لەمەوبەر لە کوردستانی شۆڕژێر دەستی پێکرد و شانازیەکی مێژوویی و دەستکەوتگەلێکی حاشا هەڵنەگری لە بەرامبەر بە یەکێک لە کۆنەپەرستترین و سەرکوتکەرترین دەسەڵاتەکانی ئەم سەردەمەی بۆ خەڵکی کوردستان تۆمار کرد. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاویدا ڕووداوێکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو نەبوو. لە ڕاستیدا و هێرشە بەشێک بوو لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشیێران. ئەم سیاسەتە نەک لە 28 گەلاوێژەوە بەڵکو لە هەمان ڕۆژەکانی دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامیەوە خرایە کارنامەی کاریانەوە. لە کۆتایەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 57 و سەرەتای مانگی خاکەلەوەی ساڵی 58 لە شارەکانی مەهاباد و سنا بە فەرمانی فەرماندەکانی پادگانەکانی ژێر دەسەڵاتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و خەڵک ئاگر باران کران. لە شاری مەهاباد 20 کەس بە تەقەی ڕاستەوخۆ کوژران و لە شاری سنەژ نزیک بە 200 کەس بەهۆی تۆپبارانەوە گیانیان لەدەستە. هەر لەو قۆناغەدا ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و توانی بەشێک لە کۆنەپەرستانی خۆجەیی لەگەڵ خۆیدا هاوڕا بکات. چەکدارکردنی فێۆداڵ و عەشیرەتەکان و ڕێخستنیان لە ڕێکخراوێکی کۆنەپەرستانەدا بەناوی شۆڕای عەشایری کوردستان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی و ڕێبەرایەتی ئەحمەدی موفتیزادە لە سنا لە زومرەی ئەو ڕێوشوێنانە بوون. لە سیویەکی خاکەلەوەی ساڵی 1358دا لە شاری نەغەدا شەڕی نێوان دانیشتوانی تورک و کوردیان وەڕێخست و پاسدارەکانی ژێر فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرستیان بە مەبەستی کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک ڕەوانەیە و شارە کرد. ڕۆژی 23 پوشپەڕ پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی تەقەیان لە خەڵکی شاری مەریوان کرد و بۆ هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستا و 40 کەسیش بریندار بوون. لە شاری سنەژ لە ئەنجامی تەقەی پاسدارانی جێگیر لەو شارە چەندین کەس گیانیان لەدەستا. کاردانەوەی کۆمەڵەوە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەرامبەر بەم هەڵسو کەوتانە لێبڕاوانە و شۆڕژێڕانە و جەماوەری بوو. خەڵکی کوردستان ڕێفراندۆمی 12 خاکەلێوە بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی لە ئێرانیان بە تەواوەتی بایکۆت کرد. ڕووداوەکانی وەک مانگرتنی یەک مانگە لە شاری سنا بۆ وەدەرنانی پاسداران لەو شارە، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بۆ هەمان مەبەست، ڕێپێوانێکی شکۆدار لە سنە و شارەکانی دیکەی کوردستانەوە بەرەو مەریوان و چەندین چالاکی دیکەی لەم چەشنە هەر لەو سەردەمەدا ڕوویاندا. کۆمەڵە کە لەشکرکێشی بەربڵاوی ڕژیمی بە ئەگەرێکی حەتمی دەزانی هەوڵی دەدا کە خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری و بەرخۆدانێکی درێژخایەن و چارەن و ساستر ئامادە بکات. أشداء على الكفار رحماء بینهم. این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند.
ڕەوتی ئیسلامی کە بۆ ماوەی چەند سەد ساڵ وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا سوکەوتی دەکرد لەو قۆناغەدا هەم لە سەرچاوەی دەوڵەمەندی دارایی هەم لە شەبەکەی مزگەوت و مەلاکان لە سەر تاسەری وڵات کە وەک ڕێکخراوێکی سەرتاسەری خاوەن ڕێبەریەکی یەکدەست چالاکیان دەکرد لەگەڵ ڕووخانی ڕژیمی شا خۆی بۆ سەرکوتکردنی شۆڕشیێران ئامادە کرد. لەو ڕوەوە کە ئەرتەش بێلایەنی خۆی ڕاگەیاندە بوو ئەم ڕەوتە دەستی بەسەر هەموو دام و دەستگا و ئۆرگانەکانی دەسەڵاتی شاداگرت و ئەوانەشی کە لە ئەنجامی شۆڕشدا تێکشکا بوون بە خێرایی نوێ کردەوە. نە لیبراڵەکانی لایەنگری ڕۆژاوا کە خۆیان لە ڕێکخراوەکانی سەر بە بەرەی نیشتمانیدا ڕێخستە بوو توانیان متمانەی دەوڵەتەکانی ڕۆژاوا بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەت بەدەست بهێنن و نەهێزە چەپ و کۆمۆنیستەکانیش بە هۆکاری جۆرا و جۆر دەرفەتی ئەوەیان بۆ ڕەخسا کە هێز و پۆتانسیۆلە کۆمەڵایەتیەکانی خۆیان ڕێکبخەن. تەنیا لە کوردستان بوو کە ئەم پرۆسەیە بە پێی پیلانی ڕەوتی ئیسلامی نەچووە پێشەوە و کوردستان چارە نووسێکی جیاوازی پەیدا کرد. پێش لە هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 بۆ سەر کوردستان خوێندکاران لە زانکۆکان سەرکوت کران. بزوتنەوەی تورکەمە سەحرا غەڵتانی خوێن کرا. ناڕەزایەتیەکانی خوزستان زۆر زوو خامۆش کرا و کرێکارانی بەندەرەنجەلی و ئیسفەهان کەوتنە بەردەست ڕێژی گولە. بەڵام ڕژیمی کۆماری ئیسلامی پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر بوو بۆ ئەوەی بتوانێت کوردستان سەرکوت بکات. بۆیە پلانی هێرش بۆ سەر کوردستان بە بەراورد لەگەڵ هێرشکردنە سەر دەستکەوتەکانی بەشەکانی تری خەڵکی ئێران تا ڕادەیەک دواکەوت. هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 هەتاوی لە کاتێکدا دەستی پێکرد کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەستی بەوە دەکرد توانایی پێویستی بۆ سەرکوتکردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەدەست هێناوە. هێزەکانی ڕژیم لە دوو مێحوەری ورمێ و کامیارانەوە هێرشیان دەست پێکرد. لە هەردوو مێحوەرەکەدا لەگەڵ بەرگریەی قارەمانانەی هێزەکانی پێشمەرگە بەرەو ڕۆبوونەوە. لەم قۆناغەدا ڕژیم توانی بە پشتبەستن بە باڵادەستی هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان داگیر بکات. لەو کاتەدا کۆمەڵا بەیاننامەیەکی لەژێر ناونیشانی خەڵکی کورد لە بەردەم تاقیکردنەوەدا بڵاو کردەوە و تیایدا خەڵکی کوردستانی بۆ ڕووبەڕووبوونەوە و بەرگریکردنێکی هەمەلایەنە بانگ هێش کرد. لە وەڵامی ئەو بانگەوازەدا وڵایسەکانی خەبات و بەرخۆدان لە هەموو ناوچەکانی کوردستانەوە سەری هەڵدا. زۆری نەخایاند کە هێرشە غافڵگیرانە و بەربڵاوەکانی هێزەکانی پێشمەرگە لەلایەک و ناڕەزایەتی هەڕۆژە و بەردەوامی جەماوەری خەڵک لەسەر شەقامەکان لەلایەکی ترەوە دوای 3 مانگ هاوسەنگی هێزی بە قازانجی خەڵک گۆڕی و ڕژیمی ناچار بە پاشەکشە و قبوڵ یاگربەست و هاتنە سەر مێزی دانوستان کرد. گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ڕێکخراوە سیاسیەکان بۆ ناو شارەکان و پێشوازی گەرم و گوڕ و شکۆداری خەڵک لەو هێزانە بۆ هەروەها گەشە سەندنی چالاکە سیاسیەکان و شکڵگرتنی شۆڕا و ڕێکخرا و ئۆرگانە جۆرا و جۆرەکانی دەسەڵاتی خەڵک بەسەر چارەنووسی خۆیاندا بەکردەوە شکستی هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 ڕژیمی ڕاگەیاند و بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستانی گەیاندا قۆناغێکی دیکە لە خەبات و بەرخۆدان. خەڵکو بەتایبەت لاوان داهێنەرانەترین شێوازەکانی ڕێخستنی بەڕێوەبرنی کاروباری کۆمەڵایەتیان بەکارهێناوە لە زۆربەی شوێن و ناوچەکانی کوردستان کۆمەلگایان بە شێوەیەکی تەندروست و دموکراتیک بەڕێوەبرد و ئاسایشی گەڕەکەکانیان بە بەشدارکردنی جەماوەر مسۆگەر کرد. بەرنامەی دابەشکردنی خۆراک و کەرەستە پێداویستیەکانی خەڵکیان ڕێخست. خزمەتگوزاریە پزیشکی و تەندروستیەکانیان دەست پێکردەوە. قوتابخانە و فەرمانگەکان بەکراوەیی
هێڵدرانەوە و بە کێشە و گرفتەکانی خەڵک ڕاگەیشتن و ئەخلاق و ڕەفتاری شۆڕژگێڕانە و مرۆڤ دۆستانە ڕەواجی پێدرا. هەر لەو دەورەیەدا هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد پێکێنرا و ئەم ناوەندە لە ئاڕایشێکی نیمچە بەرەیدا ئیدارەی کاروباری کوردستانی گرتە ئەستۆ. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی سەرقاڵی ئامادەکاری بوو بۆ دەستپێکردنی هێرشێکی دیکە، کۆمەڵە سەرەڕای ئەو ئاستەنگ و ئەڵەنگاریانەی کە لە ناوخۆی کوردستاندا پێکداهاتن لە هەوڵی ئامادەکردنی بیرروڕای گشتیدا بوو بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ هێرشی سەر لە نوێ و چاوەڕوانکراوی ڕژیم بۆ سەر کوردستان. ڕژیم ئیسلامی خۆی لە دانوستانێکی ڕاستەقینە لەگەڵ هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەدزیەوە و مانۆڕگەلێکی فری و کارانە دەرفەتی بۆ خۆی دەکڕی. سەرنجام کاتێک ئامادەکاریەکانی خۆی تەواو کرد، دیسانەوە لە مانگی خاکەلەوەی ساڵی 1359 هەتاویدا و ئەمجارەیان لە مێحوەری کامیارانسنەوە هێرشی خۆی بۆ سەر کوردستان دەست پێکردەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ خۆڕاگری و بەرخۆدانێکی قارەمانانە داگیر بکات. خۆڕاگری و بەرخۆدانێکی کە ساڵانێکە هەروە بەردەوامە و ڕژیمی لە کوردستان زەمینگیر کردووە. هەرچەندە ڕژیم دوجار توانی باڵادەستی نظامی بەدەستپێنێت، بەڵام هەرگیز نەیتوانی خەڵکی کوردستان ناچار بە تەسلیم بوون و ملکەچکردن بکات. لە هەمان کاتدا کە خۆڕاگری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بەربڵاو و سەرتاسەری بوو، بەڵام هاوسەنگی هێزی ناوخۆ بۆ پێشخستنی بەرنامەی کۆمەڵە بە مەبەستی دەستەبەرکردنی دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە هەموو شوێنێک وەگیەک نەبوو. سەرەڕای ئەو جیاوازیانەی لێرە و لەوێ بوونی هەبوو، هەروەها سەرەڕای سنووردار بوونە زەمینیەکەی خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارەتی لە خوارەوە، واتە دەسەڵاتدارەتی شۆڕایی و ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان ئەزمون کرد. پاشماوەکانی سیستمی فێوداڵیان لە ناو برد و زەوی بوو بە مڵکی ئەو کەسەی کە کاری لەسەر دەکرد. ژنان لاسێکی بەرفراوان دەهاتە ناو گۆڕەپانی چالاکیە کۆمەڵایەتیەکان. گەرایی پەروەردە و بارهێنانێکی پێشکەوتوو شەکڵی گرت. بۆ یەکەمین جار خەڵک چیتر خۆیان لە ژێرباری ستەم وەڵاوەردنی نەتەوەییدا هەست پێ نەدەکرد. ئەو خۆڕاگریەی کە دواتر لە دژی هێرشی ڕژیم هاتە ئاراوە لە ڕاستیدا بەرگریکردن بوو لەو دەستکەوتانە. أشداء على الكفار رحماء بینهم. این توطئه‌گرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. دولت با شدت رفتار کند، ژاندارمری با شدت رفتار کند، ارتش با شدت رفتار کند. اگر با شدت رفتار نکنند، ما با آنها با شدت رفتار میکنیم.
بنەڕەتی ترین کەم و کوڕی بریتی بوو لە نەبوونی ئەزمون و نەبوونی دەرفەت بۆ ئامادەکردنی کادر و ستافێکی بەتوانە بۆ بەڕێوەبردنی کۆمەڵگەی کوردستان. ئەو خەڵکەی کە دەیان ساڵ دەسەڵاتی ستەم و چەوساندنەوەی پاشایەتیان تێپەڕکرد بوو، هەروەها ڕێکخراوەیەکی کە لە دڵی کۆمەلگایەکی پڕ لە خەفەقاندا سەری هەڵدا بوو. بۆ نەهێشتنی کەم و کوڕیەکانی خۆیان پێویستیان بە کات بوو. هەڕەشەی هێرشی کۆماری ئیسلامی و دروستبوونی فەزای شەڕ لە کوردستان بە ناچاری خەباتی چەکداری لە چاو هەموو جۆرەکانی دیکەی خەبات و خۆڕاگری کرد بە ئەولەویەتێکی سەرەکی و دەرفەتێکی گونجاو بۆ چەسپاندن و پەرەپێدانی ئەو دەستکەوتانە نەڕەقسە. گرنگترین و چارەن و ساسترین ئەزمون ئەوەیە کە نابێت لە ڕێخستنی دەستبەجێی شۆڕاکانی شوێنی کار و ژیان غافڵ بین و کات بە فیڕۆ بدەین. پێویستە خەڵک لەگەڵ هەڵکردنی یەکەمین شنەبای ئازادیدا دەسەڵاتی خۆیان لە خوارەوەدا بمەزرێنن. لەم پەیوەندیەدا لە بەرچاوگرتنی ئەزمموی شۆڕایی گەڕەکەکان لە شاری سنا واتە بنکەکان زۆر گرنگە. ئەمە خاڵی سەرەکیە. پێویستە پلانی پێشوەختە هەبێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پێداویستیە ئابووری و بە پەلەکانی خەڵک و بۆ بەڕێوەڕووبوونەوە لەگەڵ گرفتە ئابوووریەکان نەخشە ڕێگای گونجاو هەبێت. دەبێت بیر لە پوشەڵکردنەوەی پیلانی دابەشکاری و دووبەرەکی دروستکردنە نەتەوەی و ئاینیەکان بکرێتەوە. پێویستە بە شێوەیەکی دڵسۆزانە و بەرپرسیارانە هەوڵی نەهێشتنی ستەمی نەتەوەی بدرێت و بۆ ئەو مەبەستە نەخشە ڕێگای دیاریکراو هەبێت. دەبێت بە پێی نەخشە ڕێگایەکی کردداری خەڵک لەوە دڵنیا بکرێتەوە کە کۆمەلگای کوردستان نابێتە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان. ڕادیکالیزم لەم بوارانەدا مانا پەیدا دەکات. بەدیتنی ڕۆڵی حیزبێکی توندڕە و کە بێگومان غەیرەکرێکاریش دەبێت ناتوانرێت ئەم کۆمەلگایە لە ڕێڕەوە سەخت و پڕ لە کۆسپاڵنگاریەکان تێپەڕێنێت. سەرجەمی ئەم پرسوازمونانە لە مێژووی 44 ساڵەی کۆمەڵە و کۆمەلگای کوردستاندا بەرچاو دەکەوێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حرەکەتگەلێک لە ڕووی کۆمەڵایەتی و خەباتی پێشکەوتن خوازانە لە کوردستاندا ڕوویان داوا کە دەری دەخەن بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان لە قوڵایی کۆمەلگادا خەریکە پەرە دەستێنێت. شۆڕشی شکۆداری ژینە نمونەی زیندوی بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانە. خۆپێشاندانە بەربڵاوەکانی سەر شەقام مانگرتنە سیاسیەکان و ئەو داهێنانە جەماوەری و مەدەنیانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا دژ بە کۆماری ئیسلامی شاهیدیان بووین نمونە گەلێکی درەوشاوەن لە زیندویەتی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی جەماوەری. بەڵام شۆڕشی ژیناش ڕووداوێکی بێ کۆنتێکست و بروسکەیەک نەبوو لە ئاسمانێکی بێهەوردا. سەیری مانگرتنی گشتی چەند شارێکی کوردستان بکەین بۆ پشتیوانی لە کۆڵبەران. هەروەها هاودەنگی کەم وێنەی خەڵک لە کاتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەو کارنەڤاڵە گەورەیە کە بۆ ڕێزلێنان لە شۆفێرێکی قارەمان کە لە کاتی گەیاندنی هاوکاریدا گیانی بەخت کرد. پشتیوانی بەربڵاوی جەماوەری لە بزوتنەوەی حەقوازانەی ڕۆژئاوا بێننە بەرچاو. سەیری پاڵپشتی لە خەڵکی کوردستانی عێراق بکەن بەرامبەر بە ستەم و ملهوڕیەکانی حکوومەتی ناوەندی عێراق. سەیری بزوتنەوە جەماوەریەکان بۆ بەرگریکردن لە ژینگە خۆڕێخستنە درەوشاوە جەماوەریەکان لە ڕووبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کڕۆنا بەرخۆدانی ژنان لە بەرامبەر سەپاندنی حجابی زۆرە ملێ و ڕێژەی بەرچاوی ئەو هەڵسوڕاوە کرێکاریانەی کە لە ئاستێکی سەرتاسەریدا خاوەن کاریگەری و اعتبار. سەرجەمی ئەمانە ئەوە دەردەخەن کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و ستەمدیتوو لە کوردستان سونەتەکانی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خۆیان دەپارێزن و بەرەو پێشەوەی دەبن. لە بەها بارودۆخێکدا پێویستە بە هەموو تواناوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان کە خاوەنی هەکبەیەکی پڕ لە ئەزمموی بە نرخە لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریەی کە لە پێناو نان و ئازادیدا کەوتۆتە ڕێ لێک هەڵپێکرێن. نابێ مەیدان بدرێت بە هێزە کۆنسەرواتیڤ و ناسیۆنالیست و ڕوانگە گۆشەگیر خوازەکان ئەو بۆ چوونە پەرە پێ بدەن کە گۆیا حرەکەتە مافخوازانە و سەرتاسەریەکان پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە نییە. دەبێ هەوڵ بدرێت سەرجەم تواناییە بەردەستەکان و تواناییە نووسووە و چالاکەکان وەگەڕ بخرێن. شۆڕشی ژینە تا ئەم ساتە ڕێگای نیشانداوە. پێویستە لە ئەزمون و کەمکۆڕیەکانی تا ئێستای ئەم شۆڕشەوانە وەربگیرێت و بە کەمترین زەرەر و زیان زۆرترین دەستکەوت بەدەست بێت و هەنگاو بە هەنگاو ڕێگای سەرکەوتن خۆش بکرێت.